بەڵێ چیە دوێنێ جارێکی تر بڕیاردرا بەوەی کە قەدەغەی هاتوچۆ لە نێوان قەدەغەی هاتوچۆی گەشتیاران لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستان نوێ بکرێتەوە تاوەکو 16 ڕۆژی تر واتە تاوەکو 21 دیارە بڕیاردراوە بەوەی قەدەغەی هاتوچۆ بێت تەنها گەشتیاران لە ڕێگەی ئەو مەرزانەوە ئەو مەرزە سنوورانەی کە لە نێوان هەرێمی کوردستان وڵاتی ئێراندان قەدەغەی هاتوچۆ بێت ئەمە لە کاتێکدا کە لەمەوەی ڕابردوودا هەر لە ئەمساڵ لە 25 دوو بۆ یەکەم جار لەسەر داواکاری وڵاتی ئێران بڕیاردرا بە قەدەغەی هاتوچۆ بەڵام لەو کاتەوە بە بەردەوامی نوێ دەکرێتەوە تاوەکو کۆتا جاریش دوێنێ بوو کە بڕیاردرا بۆ ئەوەی کە تاوەکو 16 ڕۆژی تر قەدەغەکردن بە هەمان شێوە بەردەوام بێت. من بۆ قسەکردنی زیاتر ئیسماعیل عەلی بەڕێوەبەری لێپرسراوی ڕاگەاندن و پەیوەندیەکانی مەرزی نێودەوڵەتی باشماخم لایە کاک ئیسماعیل ئەو بڕیارە نوێی کە تازە داوتانە بڕیارەکە لەلایەن کێوە دراوە کۆماری ئیسلامی ئێران بۆ هێنان هەرێمی کوردستانیان بە هاوبەشی بۆ پێکەوە. بەڵێ بەخێر بێن بڕیارەکە بڕیارێکی ئێرانیە واتە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڕیارەی نیاوە وەکو خۆشتان ئاماژەتان پێ بڕیارەکە نوێژ نییە لە 25 دووی ئەم ساڵەوە بڕیارەکە ڕاگەیەنرا بە پێشنیاری دەستەی قەیرانی کۆرۆنا لە کۆماری ئیسلامی ئێران و لەلایەن بەڕێوەبەرایەتی کاروباری مەرزەکان لە وەزارەتی ناوخۆی کۆماری ئیسلامی ئێرانەوە ئەم بڕیارە ڕاگەیەنرا. سەرەتا بۆ ماوەی هەفتەیەک بوو دواتر بۆ ماوەی 14 ڕۆژ درێژکرایەوە دواتر دیسان بۆ ماوەی چەند جارێک بۆ ماوەی 14 ڕۆژی کە دیسا تازەکرایەوە دوایین جار دوێنێ ئەو بڕیارە لە دوێنێدا کۆتایی داهات 5 مانگ دووبارە ئەو بڕیارە بۆ ماوەی 16 ڕۆژی دیکە واتە تا 21 پێنجی 2021 ئەو بڕیارە نوێکراوەتەوە. ئەگەر تەنها گەشتیارانە یان ئەوانەی بۆن نەخوێنکار بن یان کاری بازرگانی بکەن یان نەخۆش بن ئەوانە چۆن مامەڵان لەگەڵاکرەوە ئەتوان هاتوچۆ بکەن؟ بەڵێ لە ئێستادا ئەو بڕیارە تەنها بۆ ئەو کەسانەیە کە هەڵگری فیزەی گەشتیارین واتە گەشتیارن ئەوانە ناتوانن سەردانی کۆماری ئیسلامی ئێران بکەن بە پێچەوانەشەوە لە کۆماری ئیسلامی ئێران و ناتوانن سەردانی هەرێمی کوردستان بکەن بەڵام ئەوانەی هەڵگری فیزای خوێندنن لە یەکێک لە زانکۆکانی کۆماری ئیسلامی ئێرانە دەخوێنن یاخود نەخۆشی یاخود بازرگان و وەبەرهێن یاخود خاوەن ئیقامەی کۆماری ئیسلامی ئێران ئەمانە دەتوانن ئاسایی ئەو گەشتی خۆیان بکەن بۆ کۆماری ئیسلامی ئێران. پشکنینەکان ئێستاش بەردەوامە لە ماوەی ڕابردوودا پشکنی نەکرا بۆ گەشتیار بوو بێ یان بۆ خوێندکار نەخۆش ئەوانەی کە سەردانی کۆماری ئیسلامی ئێرانەکەنیان بە پێچەوانەوە ئێستاش پشکنین و ڕێکارەکان بە هەمان شێوە بەردەوامە وەتەن بڕەپارە بۆ هەر پشکنینێکی کۆرۆنا وەردەگیرێت. بەڵێ پشکنین بەردەوامە بۆ گەشتیار بۆ هەموو کەسانی کە تێپەڕن بە دەواازەکاندا لەوێ پشکنیان بۆ ئەنجام مەدرێ بڕی ئەو بڕەپارەی کە وەردەگیرێت لە هەر گەشتیارێک لە بەرامبەر پشکنینان بڕی 40,000 دینارە و لەلایەن وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ ئێمە دیاری کراوە. ئاڵوگۆڕی بازرگانی هاتوچۆ بارهەڵگرەکان بە هەمان شێوە ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان هەردوو هەم هەرێمی کوردستان و هەم کۆماری ئیسلامی ئێرانیش بەردەوامە بێت یان ئەوەش بڕیارێکی نوێ هەیە بووی؟ هەر لە سەرەتای بڕیارەکەەوە ئەو بواری بازرگانی بەدەربوو لەم بڕیارە بازرگانی بەردەوام بوو لە نێوان هەردوولا بە ڕێکارە بەگرتنەبەری ڕێکارە تەندروستیەکان. پشکنین بۆ شۆفێرانەکرێت چکە ئەوان شەچنە کۆماری ئیسلامی ئێران و دێنەوە یان بە پێچوانەوە لە هەرێمی کوردستانەوە جارێکی تر ئەگەڕێنەوە کۆماری ئیسلامی ئێران ئەو ڕێکارانە چین کە بۆ شۆفێران گیراوەتە بە ڕێکارەکان تەنها بۆ گەشتیارانە کە قەدەغەی هاتوچۆیە یان بۆ پشکنینەکان تەنها بۆ خوێندکاران و بۆ نەخۆشە یان بۆ شۆفێرانش بە هەمان شێوە ڕێکار ئەگیرێتە بەر بەدڵنیایەوە شۆفێرێک باڵاڵگرێت کە دێت پێش هەموو شتێک دەبێت پشکنینی کۆرۆنای بۆ ئەنجام بدرێت ئەگەر لە پشکنینەکانە ئەڵگری ڤایرۆسەکە بوو ئەوە دەگەڕێنێتەوە بۆ کۆماری ئیسلامی ئێران ئەگەریش سەلامەت بوو ئەو جارڕێگەی پێدەدرێت ڕێکاری هەسایەکان بۆ بارەکەی بگرێتە بەر. ئەوانەی هەرێمی کوردستانی لەژێر ڕێنمایی تەندروستیا دەچنە دیوی ئێران و بە هەمان شێوە لەژێر ڕێنمایی تەندروستیا دەگەڕێنەوە هەرێمی کوردستان. زۆر سپاس بۆ ئیسماعیل عەلی لێپرسراوی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی مەرزی نێودەوڵەتی باشماخ ئەمە زانێرەکان بوون لەسەر نوێکردنەوەی قەدەغەی گەشتیاران لە مەرزی نێودەوڵەتی باشماخ و هەروەها لە ئەو مەرزەکانی تر کە هاوسنوورن